ڕووناک قادر ژنێکی بە تەمەنی دانیشتووی سلێمانیە. سەردانی بەڕێوەبەرایەتی ئاوی کردووە تا بە دوواداچوون بکات بۆ ئەو پێوەرە ئاوەی کە ئەم مانگە بڕی زیاتر لە 2 ملیۆن دیناری لەسەر هەژمار کردووە. من گەڕێکی شەهیدانی زەرگەتە ماخۆ لە نەخەسڵە مەیونەی چێمەتەنیا خۆم پیرێژنیەکەم لە خانوویەکە 2 ملیۆن و 500,000 واتۆتەوە پارەش قەرزار نیم ئیتر ماخۆ لە من ئەوەنم بۆ بێتەوە. تەنها پێوەری ئاوی ماڵی ئەو ژنە بەتەمەنە هەڵا لە خوێندنەوەیدا نەبووە، بەڵکو چەندین ماڵی دیکەش با بڕی زیاتر لە 26 ملیۆن دینار پارەی ئاویان بۆ هاتۆتەوە. پێوەری زیرەک وەکەزانین دانرا بۆ خزمەتی هاوڵاتیان، بەڵام ئێمە ئەم مانگە کە کۆمپانیاکە سەردانی کردین بۆ 2 مانگ بڕێ 26 ملیۆنمان بۆ هاتەوە کە ئەمە بڕێکی زۆر زۆرە. ئێمەش داوا لە بەڕێوەبەرایەتی ئاوی سلێمانیەکەین بە دوواداچوونێکی بۆ بکات. هەڵە خوێندنەوەی پێوەری ئاو تەنها لە ناوچەیەکی دیاریکراوی کوردستاندا نەبووە، بەڵکو زۆربەی ناوچەکانی هەرێمی گرتووەتەوە. کۆمپانیایەکی تایبەت با خوێندنەوەی پێوەری ئاوی ماڵانی سنووری پارێزگای سلێمانی و دەوروبەری ئاماژە بۆ چەندین هۆکاری هەڵا لە خوێندنەوەی پێوەرەکەدا دەکەن. ئەو هۆکارانی کە هاوڵاتیان کە بڵێ پاری زۆریان بواتەوانەیە پێشەکی توانم ئەو زانیاری بم کە ئەو ڕێژەیە کە هاوڵاتیان بڵێ پاری زۆریان بواتەوانێ ڕێژەکە زۆر کەمە و لە خۆی دەستی هۆکارا بینێتەوانێ. یەکێک لە هۆکارەکان ئەوەیە ئەگەر پێوەرەکە لە کاتی بەستنیە بە هەڵوگەڵاوی دانرابێت، یاخود ئەوەیە لە کاتی خوێندنەوەیە کارمەندێکی ئێمە بۆ نمونە ڕقەمێکی بە زیاد داغڵ کردبێت کە ئەوەش هەمووی چارەسەرێکی کێشەمانێ لەوەشە. خاڵی سێم ئەوەیە کە ئەو پێوەرە کێشەی میکانیکی لە پێوەرەکە خۆیان هەبێت. بەپێی ئامارێکی بەڕێوەبەرایەتی ئاوی سلێمانی لە سەرەتای ئەم ساڵەوە 865,000 پێوەری ئاوی ماڵان دانراوە و بەردەوام لە زیادبوونیشدایە. هەروەها کەمتر لە 3,000 پێوەریان کێشەی هەڵا خوێندنەوەیان هەبووە. بەڕێوەبەری بەڕێوەبەرایەتی ئاوی سلێمانیش باز لە سەرکەوتنی پرۆسەی بەستنی پێوەری ئاوی ماڵان دەکات و ڕای دەگەیەنێت بە ڕێژەی لە 78 پێوەرە بەستراوەکان ڕاستن و پێوەری کێشەداریش لە 100%. هەوڵەدەین بە دوواداچوون بۆ ئەو ڕێژێش بکەین و پێویستە هاوڵاتیان سەردانی بەڕێوەبەرایەتیەکانی ئاو بکەن تاوەکو لێکۆڵینەوە لە پێوەرە ئاویەکەیاندا بکرێت و هاوڵاتیانیش خۆیان چاودێر بن بەسەر پێوەرە ئاویەکانیانەوە. ئەوانی کە کێشەی پارە زۆرەکەشیان هەیە پێویستە سەردانی بەڕێوەبەرایەتی ئاوەکان بکەن. ئێمە چکە پێوەەر لێکردنەوە خۆی لە خۆیان جەریمەیە، نابێ پێوەەر لێ بکەیتەوە کە مۆر کرابێ بە سەرپەرشتی بەڕێوەبەرایەتی ئاو یا بەڕێنمایی بەڕێوەبەرایەتی ئاو پێوەرەکەی ئەهێنین لێرە تێستیەکەین. ئەگەر کێشەی هەبوو ئەوە بێگومان بە کتابی نێرینەوە بۆ کۆمپانیای گرنگ، ئێمە بەنسبەت خۆمانەوە سلێمانی قساگەم ئەینێنینەوە بۆ کۆمپانیای گرنگ لەوێ پارەکەی بۆ ئەنێ. بەڵام هەندێک جار لە خوێندنەوەکانیشە بەڕاستی سوتفە ئەکا سفرێک لێرە ڕقەمێن لێرە و لەوێ شوشەی سەعاتەکە زۆر جار پیس بووە، ئەوانە دیسانەوە بە دوواداچوونی بۆکەین و پارەکانیان بۆ ڕاستەکەینەوە و خۆشی ئەتوانی هاوڵاتی بۆ نمونە لەم یەکی حوتەوە ڕسمێکی پێوەرەکەی بگرێ، دەست بە ئاوەکەیەوە بگرێ، لە سیوێکی حوتە جاریش کە ڕسمێکی بگرێ و لی دەرکا بزانێت چەند مەتری سەرف کردووە. ئەگەر بۆ نمونە 1000 مەتر ئاوی سەرف کردبوو بێگومان ئەمە منطقی نییە. ئەگەر 500 مەتری سەرف کردبوو منطقی نییە، بەس تا 200 مەتریش 250 مەتریش بۆ مانگێک منطقیە. پرۆژەی بەستنی پێوەری ئاوی ماڵان بەپێی فەرمانێکی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 2014ەوە بڕیاری لەسەردراوە و لە ساڵی 2016 دەستکرا بە جێبەجێکردنی پرۆژەکە و لە سەرەتای ئەم ساڵیشەوە پسوڵەی ئاوی ماڵان بەپێی خوێندنەوەی پێوەری ئاوەکە دیاری کراوە. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی.